بینەرانە خۆشەویست ئێوارتان باش لە بەرنامە تایبەتی دیکەوە هاتینەوە خزمەتتان هەروەکە ئەزانێکی لە مەواردی مورد بەحث لە مەحافلی سیاسی و ڕۆشنفکری لە ئێران مەسئلەی فدرالیزمە کە موافقانی ئەو سیستمە وەک سیستمی سیاسی بوو داهاتووی ئێران باسی لەسەر دەکەن و مخالفانی ئەو سیستمەش کە مخالفتی لەگەڵ ئەو سیستمە دەکەن باس لەوەکەن کە ئەو سیستمە یا هەتا باسکردنی لەوە پێشزەمینێ بوو تەزیەی ئێران لە ساڵی 2010 ناوەندی مطالعاتی ئستراتیژی لەلایەن حزبی دموکراتی کوردستانی ئێران و دامەزراو کە تا ئێستا چەند بەرهەمی لەسەر مەسائلی مرتبط و مەسئلەی ملی و سیستمی فدرالیزم لە ئێران ئامادە کراوە و لە بەرنامە ئەم جارەیشمانە کە لەسەر ئاخرین بەرهەمی ئەو ناوەندەیە بە میوانداری بەڕێز مامۆستا پەرویز ڕەحیم قادر وەکو لێکۆڵەری زانستە سیاسیەکان لە خزمەتان دەبین بۆ درێژەی بەرنامەکە. مامۆستا زۆر سوپاسان دەکەین کە ئەو مەجالات بێمەدا بینە خزمەتان و باس لەسەر ئەو مەسئلەیە. زۆر سپاس بۆیش بکری پێناسەیەکی بکەن لە ئاخرین بەرهەمی ناوەندی مطالعاتیە. بەڵێ هەروکو ئاماژەت پێدا ناوەندی با بڵێین تاقاتی ئستراتیژیکی حیزبی دموکراتی کوردستانی ئێران ئەم ناوەندە مطالعاتیە لە ساڵی 2010 دامەزراوە بۆ تا ئێستا چەند بەرهەمێکیە بۆ کە بەرهەمەکانی ترمان معرفی کردووە بۆ بینەرانی بەڕێستان یان لایەنەکان یان ڕۆشنبیر و ئەکادمیەکان بۆی کە بکەوێەوە هەروەها خەڵکی ئاسایی و کۆمەڵانی خەڵک بە تایبەت کوردستانیانی خۆشەویست. بەڕاستی ئامانجی پێش ئەوەی کە بێمە سەر ئاخرین بەرهەم وەکی لە بەرنامەکانی ڕابردووشین یەکجار ئاماژەمان پێکردو ئامانجی ئەوە بۆ کە ئەو پرسانەی کە جێ مشتومەڕ ڕۆیەکی زۆر قوڵ بوونە لە نێوان لایەنگران و نایاران یا دژەکانی ئەم بیرۆکانە بە جۆرێک بە شێوەیەکی زانستی و بە کەلک وەرگرتن یا سوود وەرگرتن بە ئاخرین تاقیقاتەکان و مامۆستایانی پسپۆر شتێک جێگەی ئاماژەی لێرە باس بکەم کە ئەم ناوەندە کۆمەڵێک مامۆستای پسپۆر کە تەنانەت حیزبیش نین یعنی ئەندامی حیزبی دموکراتی کوردستانی ئێران نین ئەندامانی پسپۆڕانی حیزبی دموکراتی کوردستان دەگەڵ خۆشبەختانە پەیوەندێکی قوڵ دەگەڵ کەسانی تری ئەکادمی لە ناوخۆی وڵات لە هەرێمی کوردستان و لە وڵاتانی تری ئەوروپایی یا ڕۆژئاوایی کە بوونیان هەیە ئەمە بەرهەمی کارێکی فکریە هەل لە نووسین ئەمە ئەرزم کردی یەک شەخص نییە یعنی ئەمە کاری پێداچوونەوە کارێکی فکری دوای مشتومەڕ و دوای با بڵێن لێکدانەوەیشی زۆر هەوڵ دراوە ببێتە چەند بەرهەمێک کە ئەمە درێژەی دەبێ کە دەتوانین بڵین چەند ئامانجێک لە خۆ دەگرێ. یەکەم لەوانە بە جۆرێک ئەزمونونەکانی ڕابردوو نیشانی داوە کە کورد لە بوارەدا کاری کەمی کردووە کە لێرە خۆشبەختانە ئەم شتە دەگەڕێتەوە بۆ ناوەندەی حیزبی دموکرات بۆ ناوەندە مطالعاتی و تاقیقاتی استراتیژیکەی حیزبی دموکرات ئەم با بڵێن فەزڵا کە دەستیدایە ئەم کارێکی یەکجار زۆر قورسە ینی لەوانەیە هەندێک جار هەتا دامەزرانەکەی باس و خواسێکی زۆری لەسەر بوو. یەکەم جار ئەمە دەتوانێت لەلایەک بۆ هەموو هێزەکان تەنیا بۆ حیزبی دموکرات نا دەتوانێت بۆ هەموو هێزە کوردستانیەکان و بە تایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان سوودی هەبێ ئەساسەن دەتوانێت وەکو پلاتفۆرمێک باسی لێوە پێ بکەین کە لە داهاتوی ئێران ئێمە چه سیستەمێکمان دەوێ ئێمە چ شتێک لەم هەلومەرجەدا لە ناو دووکەوانە دەڵێم لەم هەلومەرجەی ئێستادا ممکنە سپینە خەڵک ڕایەکی تری هەبێ یان ئاڵوگۆڕەکان بە جۆرێکی تر بندەمان هەوێ وە لە لایەکی تر ئەرکێکی تری زۆر گرنگی ئەم ناوەندە بەرزکردنەوەی ئاستی وشیاری تاکەکانی کۆمەلگای کوردیە بە تایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان کەم بەرهەمە دەکەوێتە دەستیان زۆر بە وردی ئەم جارە دەزانن ئاگادار دەبن و دەتوانن ئیسفادەی لێ بکەن جگە لە مەسەلەی ڕۆشنبیران و مەسەلەی خودی ئەحزاب و ئەم جارەکە چونکە بە زمانی فارسیش ئەوانە بە زمانی کوردی و فارسی بووە دەگەوێتە بەردەستی حیزب و لایەنەکانی تری ئۆپۆزیسیۆنی ئێرانیشکە ئەساساً ئەمانە ئەو دەمی مشتومەڕ یا مناقشەیەکی فکری و زانستی لێ دروست دەبێ چونکە ئەمانە لەسەر بنەمای یاسا نێودوڵەتیەکان لەسەر بنەماکانی مافی مرۆڤ جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤ کۆنڤانسیۆنەکان ڕێکەوتنامەکان بنەماکانی دموکراسی و لەسەر تیئۆریە زۆر گرنگەکان کە بەڕاستی ڕەتکردنەوەیان هەروە بە ئاسانی نییە بۆ داهاتوی ئێران بۆ پێکێنانی سیستەمێکی سیاسی کە بە جۆرێک سڕینەوەی ئەم زوڵم و زۆر و ستەمە ملیە بێت
دانراوە ئەمە بەگشتی تا ئێستا ئەمە سێمین بەرهەمێتی یەکێک لە بەرهەمە گرنگەکانی ئەوە بوو باسی لە دیموکراسی لە وڵاتانی فرێنێتەوە دەکرد بە تاکید لەسەر ئێران یان نمونەی ئێران کە بە هەرتێک زمانی کوردی و فارسی تەرجمە کراوەتەوە بەرهەمێکی تری بریتی بوو لە فێدرالیزم و مافی چارەی خۆنووسین حەقی تاعینی سەرنوێشت با نێگەرشی حقوقی کە لەسەر ئەو مەسەلەی ئێستەقلالی کۆزۆڤۆ ڕای قازیەکان ئیدادگای دادی نێودوڵەتی کە نەتەوەی گرتوەکان پێ ڕاستپارد بوون ئەم مشتومڕەک ئایا ئەساساً وڵاتێکی فەدراڵ بەرەو تەجزیە دەڕوا بەڵکو بە پێچەوانەی ئامارەکان یەک نوکتە زۆر گرنگە پێشوە بێمە سێمین بەرهەم کە ئێستا لە بەردەستمانەوە قسەی لەسەر دەکەین ئەوەیە کە تەنیا بەحسی تیئۆریکی فکری تایبەت بە گروپێک نییە هاتۆ فەکتە نێودوڵەتیەکان ئامارەکان کۆکراوەتەوە لەم سێ بەرهەمەی کە تا ئێستا سێمین بەرهەمە ڕاستە بەرهەمی ببورن بەنسبەت کەمتر بووە بەڵام بەرهەمی پوخت و ینی بە ئیسلاحی خۆمان دەڵێن محکەمە پەسەندی هەیە هاتووە تەنیا تیئۆریک نییە بەڵکو واقعیەتەکان ئەزمموی وڵاتان ئەم واقعەتانی تەنانەت لە ڕووی دموکراسی فدرالی یا گۆزار بە دموکراسی بوونی هەبووە و بە تایبەت بۆ وڵاتانی فرێنێتەوە وەک گونجاوترین یان شیاوترینی بۆ کۆمەلگەی داهاتووی ئێران کە پاش ئەم ڕژیمە یان بەدیل و ئەڵتەرناتیڤ کە یەکجار زۆر گرنگە عادەتەن هێزە سیاسەکان زانیویانە چیان ناوێ ئەو قسە مەشهورەی کە دەگوترێ بەڵام نەیانزانیوە چیان دەوێت مامۆستا بەر لەوە بینە سەر بەرهەمەی تازە پرسیارەکەوەیە تۆ هەر سیستمی سیاسی لە وڵاتێکا دامەزرێنی بەرحاڵ ئەبی بەرهەمی ویست و داواکاری ئەو خەڵکە بێت فەرهەنگی سیاسی لە کۆمەلگای ئێران هەڵگری ئەو شتە هەیە کە مەسەن بێت باس لە سیستمیکی فدرالکەی تەقسیم قودرەت لە ئێرانە بێ بەڕاستی کێشە کە لێرە هەیە کێشەی خەڵکی ئاسایی نییە بەداخەوە کێشە لە نێوان نوخبە سیاسیەکانە بە تایبەت نوخبە سیاسیەکانی نەتەوەیە کە تا ئێستا باڵا دەست بووە بە هەر هۆکارێک ناچین ئەمە بەحسێکی جودایە بەرنامەیەکی تری دەوێ کێشە لە عەقلیەت و چۆنەتی ڕوانی نیوانەیە ئەوان پێویستیان بە گۆڕینە من بڕوان ناکەم کێشە لە خەڵکی ئاسایی بێت بەڵکو ئەم نوخبە سیاسیانەی کە تەنانەت ئەمڕۆکە نەیار یان دژبەری کۆماری ئیسلامین تەنانەت هەڵاتونە تەبعیدین یا بە هەر جۆرێک وانە تەنانەت کێشە لەوانە کە هێستا ئەگەر نەڵێن بە موتڵەقی بەڵکو ڕێژیان یەکجار زۆر کەمە خودی لەو کتێبە باس ئەساساً لەوەی دەکا بۆ نمونە تورکەسێک وەک بێشەکچی هەیە ئیسماعیل بێشەکچی کە تورکە بەڵام تا سەر ئێسقان دیفاع لە مافی کوردەکان دەکا ئەمە زۆر گرنگە کەواتە ئێمە ئەگەر لە داهاتوش بێ لەوانەیە تۆزێک ئەم مشتومڕە دەگەڵ ئەم هێزانەی بێ کە ئەمڕۆکە نێیارن بەڵام بە جۆرێک لە جۆرەکان حەزمی وانە و نیشان دەدا کە یا پێوانەیەکە بۆمە کە ئێمە بزانین چه هێزێک بەڕاستی دموکراسی خواز و دموکراتیکە و بڕوای قوڵی بە دموکراسی هەیە چونکە ئەگەر هێزێک بێ ئەم شتانە ڕەتکاتەوە ئەو کاتە بەس تەنیا دموکراسی بوو ئەو دروشم بووە هەرچەندیوە ئشارە بە نەفەرێکی خەڵکی تورکیا کرد لە بەرابەر ئەتوانین مەسەڵەن ئشارە بە نەفەرێکی فارس کردن بەناو داریوش هەمایون کاژدەنیسا فەوتیان کردەوە کاتە کە تازە باسی مەسەلەی فدرالیزم لە عێراق ئەکرا ئێوە ئەگەر مەسەلەی فدرالیزمەکردنی ئێرانیش جددیۆ بێ ئێمە حازرین بینە کنار جمهوری ئیسلامی شار بە شار لەگەڵ تەجزیە طلبەکانە شارکردن ناچینە سەرەوە بەحسە مەسئلەکە لە کتێبێکە مطالعەم کرد لە وجە ناوەندی مطالعاتی ئەستاجی ڕیاسە جمهوری ئێران بوو کە زیاتر ئەهمیەت بە مەسائلی قوڵەکان قومی و شتەدا لە ئێرانە باس لەوە کردبوو لە نووسراوێکە لە مەقالەیە کە ئەوە لە کاتی دروستبوونی دەوڵەتی مۆدەرن لە ئێران و ماوەی 80 ساڵە تا ئێستا بەو شێوە لە مەحافلی ڕۆشنفکری و سیاسی باسی فدرالیزم نەکراوە ئێستا کەوە لە معرفی کتێبەکە تانەوەی دەست پێکەن شارەوە بکەن کە دەستوری ئێران لە داهاتوو دەستوری سیستمی سیاسی لە ئێران ئەبێ چوون بێ بەڵێ بەس پێم خۆشە پێشەوەی وەڵامی ئەم پرسیارەتان بدەمەوە کە یەکجار زۆر گرنگە چونکە تەمامی ئەم سیستەمە لەسەر دەستوریە یەکەم هەنگاوی ئێمە ڕاستی یەکێک لە هەنی دەتوانین بڵم گرنگیەکانی ئەم کتابە و ئەم ناوەندە ئەوەیە کە قۆناغ بە قۆناغ هاتووە ئەم پرسانی ڕوون کردوتەوە تیئۆریزەی کردووە خستوویتە بەردەستی هێز و لایەن و گروپ و هاوڵاتیان کە ئەمە یەکجار زۆر گرنگە یعنی ئەم بۆشایەمان هەست پێ دەکرد یا بە جۆرێک نوع پەیوەندێک لە نێوان ئەم کۆنشکار بکەرە حیزبیە یا چالاگوانە سیاسیە لەگەڵ کەسانی پسپۆری ئەکادمی حقوقی و سیاسی ئەلێرەدا هەستی پێدەکرا کە ئەمە دەتوانێت نوقتە عەتفێک بێ ئەم کتێبە بەگشتی پێش ئەوە بین یەکێک لە وڵامەکانی یا بەشەکانی ئەم کتێبە وەڵامی ئەم پرسیارەتانە ئەساساً ئەم کتێبە سێ بەشی سەرەکی لە خۆ دەگرێت لە بەشێکدا
کتێبەکە ناوی فێدرالیزم لە وڵاتانی فرەنەتەوەیە پێش هەموو شت کە گەڵاڵی سیستەمی فێدرالی نەتەوەیی و جغرافیایی بۆ ئێران دەکات. ئەم کتێبە لە سێ بەشی سەرەکرد. بەشی یەکەم باز لە فێدرالیزم دەکات. هندێک بەشی یەکەمی تئۆریک، باز لە بنەماکان و بنچینەی فێدرالیزم، باز لە جیاوازی فێدرالیزم دەگەڵ وڵاتێکی یونیتری ئێمە دەزانین کە بە دوو شێوازە وڵاتمان هەیە ئاساسان بە تەقسیم بەردێکی کەڵان، یا وڵاتێک سادە یا یەکتیکەیە، یان وڵاتێک چەندتیکە یان فێدراڵە. ئەمە دوو شێوازی سەرەکیە کە پێی هەلومەرج و مێژ و بواری اقتصاد و جغرافیا و نەتەوایەتی و حتى جۆری سیستەمی سیاسی و ئەوە گۆڕانی بەسەردادێ. بەڵێ حکوومەتێکی ناوەندی بەم مانای یونیتری یەکتیکەیە کە ئەم دابەشبوونە ستونیە لەوێ بوونی نییە، تەنانەت ئەگەر دابەشبوونە ئاسۆیەکە بوونی هەبێ کە مەبەستم سێدەسەڵاتی یاسادانان جێبەجێکردن و دادوەریە. ئەم دەسەڵاتی تر کە لە نێوان حکوومەتێکی فدراڵ ناوەند هەر ناوێکی هەبێ لەگەڵ هەرێمەکان، ئەقلیمەکان، کۆمارە سربەخۆکان یان با بڵێن ئستەیتەکان هەر ناوێکی کە هەیە دابەش دەبێت لێرە و بە جۆرێک سەروەریان دابەش دەبێت. هندێک پرس بۆن ناوەند دەبێنێتەوە عادەتەنیش پرسەکانی بەرگری، مەسایلی درا و دارایی لە ئاستی کەڵان و مەسایلی سیاسەتی خارجیە کە بەستە بە جۆری فێدرالیزم کە بەسە پەیوەنددارە بە تایبەتمەندی ئەم وڵاتە و چۆنەتی ڕێککەوتنیان و ئاستی دموکراسیان ئەم سەلاحیات و اختیاراتەنە باسی دەکەین گۆڕانی بەسەردادێ. هندێک وڵات زۆرتر با بڵێن دسانترال کراون، هندێک وڵات کەمتر و لێرەیە جیاوازی بەڕاستی دەکرێت لە وڵاتێکی کە بەناو فدراسیۆنە بەڵام لە حقیقەتدا فدرالیزم نییە. جگە ئاماژەیە بڵێم کە فێدرالیزم ئەساساً فەلسەفەیە، فەلسەفەیەکی پراوپڕە لە دابشکردنی دەسەڵات، ڕێزگرتن لە مافی چارەنووس یان مافی دیاریکردنی سەرنوشتی تاگ ناتەنیا بەڵکو گروپەکان و ناسنامەکان لەسەر هەر بنەمایەک خۆیان پێناسە دەکەن. مەسەلەی بە ساڵگرا بەڵێ لە ئەم بەشەدا ئەم جیاوازیانە خراوەتە ڕوو. لە بەشی دووەمیش کە زۆر گرینگە کە ئەرزمکردن تەنیا بەحسی تئۆریک نییە، هندێک نمونەی عینی دەستور پێکاتات و شێوازی بەڕێوەبردننی ئەم وڵاتە فدراڵانە تەنیا ڕۆژاواییش نا بەڵکو لە شوێنە جیاجیەکانی جیهانی وەرگرتووە. نمونەی سوئیسرای وەرگرتووە، کەنەدای وەرگرتووە، رووسیای وەرگرتووە، هندستانی وەرگرتووە، ئافریقای باشووری وەرگرتووە، مالێزیای وەرگرتووە، بەلژیکای وەرگرتووە، ئەتیۆپیا و بۆسنی و لە ئاخریش عراق و هەرێمی کوردستان بۆی کە بەشێکی بەرچاوی کورد لەم پارچەیە لە بەشی سێمدا هاتووە ئەم گەڵاڵەی خستۆتە ڕوو کە تایبەتە بە ئێرانی داهاتوو گەڵاڵەیەک لەسەر بنەمای فێدرالیزمی نەتەوەی جغرافیایی بۆ ئێران. لە وەڵامی پرسیارەکەتاندا ئەم پێشەکیە گرنگ بوو کە باس بکەین کە لە داهاتوودا پێش هەموو شت بۆی کە سیستەمێکی دموکراتیکمان هەبێ دەبێ مەجلیسێک بەناوی مەجلیسی موئەسسان یا ئەنجومەنی دامەزرێنەران یان نوێنەری هێز و گروپ و لایەنەکانن یان بە شێوەی هەڵبژاردن هەڵدەبژێردرێن. ئەمانە دێن دەستورێک بۆ ئەم وڵاتە فێدراڵە دادەنێن. تا کاتێک دەستورێک نەبێت کە دانی پێناڕابێت دەزانرێت بینەرانی خۆشەویست دەزانن ئێمە دوو جوورە عادەتەن دەستورمان هەیە تەستوی بێکەن یا ئەمە فەرقی ئەوەیە کە ئەم کەسانە پسپۆر و شارەزا بە تایبەت لە بواری حقوقی و یان نوێنەری لایەنە جۆرا و جۆرەکان لەوێدا بەشدار دەبن. لە ئێراندا نوێنەری نەتەوەکانن ئەلێرە چونکە پێشنیارەکە لەسەر بنەمای نەتەوەییە، چونکە پێشنیار کراوە کە لە داهاتوی ئێران لەسەر بنەمای یا بە ئیسلاح دینی ڕسمی نەبێ دەوڵەت، یعنی دەوڵەتێکی ئەمە بە معنایی کە دینێک اختیار بکەن و دینەکانی تر بۆیە دەبێت سێکۆلار بێ بە معنای ڕێزگرتن لە هەموو ئەدیان. ئیتر بە پێی ژمارە نەبێ ئەو کارەساتە ئەمڕۆکە بۆ ئەقلیاتی دینی یا مەسەلەی بەهایەکان هاتووتەکایەوە بۆی کە ئەساسان کێشەکە کێشەی ئەمڕۆکە ناسنامەی نەتەوەیە، کێشەی دینی بەم شێوە ئەساسان دەوڵەت ئەگە سێکۆلار بوو ئەم کێشەی ئۆتۆماتیکی ئەم زوڵم و تەبعیز و کوشتن و بڕینەی ئەمڕۆکە دەبینین ئەمە نامێنە بە نیسبەتی ئەلێرە ئەم دەسەڵاتە دێ یاسایەک دادەڕێژێ کە لەم یاسایەدا دێ باز دەکە دەتوانین مەسەرەن ئاماژە بە چەند خاڵێک بکەین کە لەم یاسایەدا ناوی کۆماری بابڕین داهاتوو ئێران کە پێشنیار کراوە بۆ نمونە ئەوە خەڵکە پاش ئەوەی کە ئەمەنجومەنە دەیخاتە بەردەمی گەل لە ڕاپرسی یا ڕێفراندۆمێکدا دەنگی ئەرێ یان نای لەسەر دەدا
کە کۆماری دموکراتیکی فدرالی ئێرانە و لەم دەستورەدا دەبێت ئازادی و مافەکانی تاک و گروپ و ناسنامەکان بە هەموو ینی لێرە ڕێژە مەترح نییە بە هەموو جیاوازی و تعدودەکان فرەیەکانی کە هەیە دەستەبەر کرابێ بەپێی بنەماکانی مافی مرۆڤ جارنامەی جیهانی مافی مرۆڤ کۆنڤانسیۆن و ڕێککەوتنامە نێونەتەوەیەکان پاشان شێوازی دەسەڵاتەکان بە شێوەی ئاسۆیی باسی کرابێ هەرێمەکانی کە پێک دێن کە لێرە باسی دەکەم کە لە 6 هەرێمی سەرەکی پێدێمە دەزانین زۆر ئەقلیات یا کەمینێ ممکنە هەبێ بەڵام 6 نەتەوەی سەرەکی بوونی هەیە کە یەکەمیان بریتی بە لە فارسەکان دووەم تورکەکان یا ئازەریەکان سێم کوردەکان چوارەم بەلوچەکان پێنجەم تورکمانەکان یا تورکمەنەکان لە تورکمان سەحرا و شەشەم عەرەبەکان ئەوانی تریش پاشان باسی دەکەم کە لە نێواندا چۆن مافیان دەپارێزێت جەمیەتە بەپێی چییە؟ بەپی پێکاتی سەرەکیە بەپێی عادەتەن ئەگەر ئێمە جیاوازە بکەین لە نێوان وڵاتانێک کە هیندێک جار فرەنەتەوەن بەڵام نەتەوەکان لەسەر خاچی خۆیان نین ئەلەوێ فەرق دەکا ئەلێرە بۆ ئێمە دەڵێن سیستەمێکی فێدرالی جۆغرافیایی نەتەوە یا نەتەوەی جۆغرافیایی چونکە تا ڕادەیەکی باش ئێران وڵاتێکی ناتێکەڵاوە یعنی نەتەوەکان ئێمە دەبینین لە تقریبەن ئەگە هیندێک مەسەلی کۆچی ئیجباری وانەی لێ دەرکەین یا بەهۆی مەسەلەن پێویستی ژیان کۆچیان کرد بێ شارە گەورەکان مەسەلەی تەبعیدیان هەیە جوغرافی لەسەر خاچی خۆیانن چاو لە ئازارەکان بکەن چاو لە بەلوچەکان چاو لە عەرەبەکان چاو لە کوردەکان کەواتە لە ئێرانێ تۆزە کارەکە سەهلترە ئەو کاتە مکانیزمی تریش هەیە بۆ کەمینانەی کە دەکەونە ناو ئەم هەرێمانەی کە دەسەڵاتێک پێک دێنن کە ئیقلیمێک پێک دێنن ئیقلیمێکی بەیستەلاح خود مختاری خۆیان دەبێ و لەسەرەوەی ویش دەسەڵاتی هەرێمەکان دەبێ ئستەیت دەبێ یا هەر ناوێکی تۆ لێ دەنەی کە ئەوانە کۆی ئەوانە دەسەڵاتێکی ناوەندی دەبێ بە ناوی دەسەڵاتی ئەم دەستورە باز لەم سیستەمە دەکا باز لە سیستەمی دەکات داهاتوی ئێران ئایا سیستەمەکە سەرۆکایەتی یان ڕێئاسی یا پرزیدنتاڵ بێ یان پارلەمانی بێ ئەمما باشترینی ژوایە کە پەرلەمانی بێ بەڵام دەکرێت سیستەمێکی تێکەڵاویش بێ لە نێوان هەرکیان ئەو جارەکە لەم دەستورە باز لە مەسەلەن ئایدۆلۆژیای ڕسمی بۆیە ئایا ئەمە وا باشترە ئایدۆلۆژیایەکی تێکەڵ لە باشەکانی هەموو مەسەلەن سۆسیالیزم کۆمەڵێک باشی هەیە نایەڵێ ئەم جیاوازی چینایەتیە بە جۆرێک تەبعیز پەرەبسێنێ دێنێ لیبرالیزمیش بازاری ئازاد بەڵام کۆنتڕۆڵ یعنی دەوڵەتێک تا ماوەیەکی زۆر پێم وابێ پێویستە دەوڵەتێک زۆر بچوک نەبێوەچی وڵاتانی ڕۆژاوایی ئەلێرە پێویستە سوود یا کەڵک لە باشی زۆربەی ئەم ئایدۆلۆژیانە وەربگرێ ئەلەم دەستورەدایە کە پێویستە بۆ هیندە گرنگەکە لە بیدایەت باش بۆ ئەم پرسیارەتان کرد لە مەسەلەی دەستور مەسەلەی شتەکانی تر دێتە ئاراوە بۆ نمونە مەسەلەی زمان ئەلێرەیە کە دەبێ بە پێی ئەم دابشکردنێک کە کردمان وە زمانەکانی تریش دەبێ ئەمە ئەوە بکرێ زمانێک بە زۆر بە هیچ شێوەیەک نابێ بسەپێندرێ ئەم گەڵاڵەیە پێشنیار دەکات کە هەر ئیقلیمێک هەر ئستەیتێک هەر کۆمارێک هەر ناوێکی لە داهاتوو ئەمە ئیتر ئەم ئەنجومەنی دامەزرێنران یا مەجلیس مؤسسانە دادەنێ زمانی خۆی بۆ نمونە دەکرێت زمانێک هەبێ بە ناوی پەیوەندیدەر لە نێوان ئەقالیم و ناوەند دەسەڵاتی مەرکەزی کە لە تاران دەبێ پێشنیار کراوە و خودی تارانیش وەچی با بڵێن بە شێوەی خودمختاری بەڕێوە دەچێت سەر بە هیچ با ئیقلیمێک نەبێت چونکە پایتەختە سەر بە هیچ هەرێمێک نەبێ نمونەی وەچی مەسەلەن ئێمە لە عێراقەمانە یا نمونە لە وڵاتانی ترەمانە ئەلێرە وا پێشنیار دەکرێت ئیقلیمێکی جیا تاران ئیقلیم نابێ دەسەڵاتی خودمختاری دەبێ ئەو کاتە وەچی ئوستانێک چونکە لە دابشکردنەکان ئێمە دەسەڵاتیشی گشتیمانەیە دەسەڵاتیش فێدراڵمانەیە داری و سەر بەکوێ بێ سەربەخۆ دەبێ خودمختار دەبێ و کۆی ئەمانە سەر بە ئەم دەسەڵاتە فێدراڵە دەبێ خودمختار دەبێت چونکە لە کۆمارەکان لە ئستەیتەکان لە ئیقلیمەکان یان هەرێمەکان هەر ناوەیەک ئەمە چەند ئاستێکی دابشکردنەمان هەیە باسی لێوە دەکەین ئاستێکی فێدراڵمان هەیە ئاستێکی هەموو وڵاتیان ئەوەکەمان هەیە گشتیمان هەیە ئیقلیمەکانمان هەیە ئاستێکی پارێزگاکانمان هەیە لەناو ئیقلیمەکان ممکنە پارێزگارەکان وەچی خودی نمونەی بۆسنی هێرزەگۆڤین کە لەوێدا خودی بۆسنیاش لەناو خۆیدا فێدراسیۆنێکە دەکرێت لە ناو ویشدا دیسان لە چەند مەحافزەیەک دەگەڵ یەکتر دەسەڵاتێکی دیسان ئاوا بەم شێوازە دەبێت دەسەڵات بەڕاستی ئەم مەترسی تا ئەمڕۆکە هەبوو دابش بکرێ خەڵک بەشداری ڕاستەخۆ لە کاروباری خۆی بکرا داهات بە شێوەیەکی دادپەروەرانە و چیتر دەسەڵاتێکی تۆقێنەری ملهۆر نەتوانێت تەواوی وڵات کۆنتڕۆڵ بکە و هەموو وڵات بخاتە ژێر تێغی ڕەحمەتی خۆیەوە پاشەویش مەسەلە شارەکان و گوندەکان و ئەم دابشکردنە دەبێت ئەلێ لە مەسەلەی زمان زۆر گرنگە ئەم ستەمە بە
یەکجاری لە لادەچێت چۆن زمانێکی فەرمییان دیارە هەر ئەقلیمەی زمانی دایکی خۆیان ئەوەیە جگە لە ڕێزگرتن لە زمانەکانی ترکە لەناو ئەم ئەقلیمەداگەبوونیە بێ مافی خوێندن و نووسین و لە ئیدارات بە زمانی خۆیان دەبێ ئەگە ژمارەیەکی ئەویان هەبێ هەموو زمانەکان دەبێت پارێزرابن ئەم زمانە ڕسمیە لە پاڵ پێشنیار دەکرێت زمانی ئینگلیزی بەهۆی ئەمڕۆکە زمانی زانست و دیپلۆماسی و تەکنۆلۆژیا و پەیوەندیە و یان زمانێکی تر ئەگە هەڵبژێرن با فارسی هەڵبژێرن یان ئینگلیسی و حکوومەتیش هەروەتر و ئەمە پێشنیار دەکرێت بۆ سەر پارە یان دراو لەسەر پاسپۆرت ئەم زمانە سەرەکیانە مەسەلەن ئینگلیزی بێ نمونە عراق بە سێ زمانی ئینگلیزیە عربیە و کوردی دەنووسرێ یا پارەیە کە مەسەلەن لە هندستان بوونی هەیە بە زیاتر بە 15 دانە زمان دەسەری نووسراوە ئەمە دەکرێت ئەمانە ئەم زمانە ڕێک بخرێ ئیتر ئیجبار نەکرێ خۆیان هەڵبژێرن 2 زمان یا 3 زمان جگەلەوەی کە ئەم دانش ئاموزە لە مەقتەی ئیبتداییدا دەست دەکا بە نووسین جگە لە مەسەلەی ئیدارات و پەیوەندی ڕسمیەکان کە بە زمانە دەبێ لە پاڵ زمانێکی تر بۆ خۆیان هەڵدەبژێرن ئەو مناڵە زمانی خۆی دەخوێنێت لە پاڵ ئەمەدا زمانێکی تری زیندوو بۆ نمونە ئینگلیزی یا زمانێکی تر ئەگەر ئەو هەرێمە بۆ خۆی هەڵبژێرێ فارسی هەڵدەبژێرێ هەر زمانێک مامۆستامەتەن تۆ لە کوردستان زمان لە تەنیشت زمانی فارسی زمانی کوردیشە خوێنی یا لە تەنی زمانی کوردی زمانی فارسی خوێنی لە تاران یا لە مناتقی مرکزی ئێران کە بەڕای بنەوەکو ئەقلیمێکی کە ئەکسێتی ئەو خەڵکە فارس زوانن ئەو شتە لەو فەرهەنگی ئەوانە هەیە کە لە کنار زوانی خۆیان زوانی تر تەدریسکەن کوردی بێ تورکی بێ عەرەبی بێ ئەن ئەو چوارچێوەیە کە بەناو ئێرانە دموکراسی وایە حتا کەمترین ژمارەی زمان ینی بەرگری لێ دەکەن بە هەموو شێوەیەک نایڵن لە ناو بچێ ئەزان زمان میراسێکی جیهانیە پاش مامۆستا مەسەلەی تر کە زۆر گرینگە لەو کتێبی ئەشاری کرا مەسەلەی ئاڵایە ئاڵا چوون دیارەکان ئەم دەستورە کە ئەوەندە گرینگە دەبێ ئاڵایەک بێ بەڕاستی بریتی بێ لە هێماکان یان بە جۆرێک نیشانەکان یان ئاماژەیەک بێ بە فرەپێکاتەیی و فرەنەتەوەیی بە ئیسلاح ئێران دەبێ ئەم ئاڵایە بریتی نەبێ لە ویست و ئەم جار هێمای لایەنێک بەڵکو ئەم ئاڵایەت دەبێ دەربڕی فرەپێکاتەیی و فرەنەتەوەی بوونی ئێران بێ ئەو ئاڵای کەیسەف بەشک لە ئێرانەکان ئەسڵان بە هیچ شێوەیە خەڵکی وەردەگرنەوەی لە دەستوردا بە موافقەتی ئەم شەژنەتەوە سەرەکی و تەنانەت پێکاتەکانی تریش بەڵام ئەم شەژنەتەوە سەرەکیە دەبێت تعبیرێک بێ دەربڕێک بێ لە هێماکانی وان حتا مەسلەی سرودی نەتەوەیەک ئەگەر باس بکەین لە چوارچەوەی کە بە عنوانی سرودی ملی ئەو کاتەی کۆماری دموکراتیک فێدراڵی ئێران بناسرێت ئەو کاتە ئەم سرودەش دەبێ ئاماژەیەک بێ نەخشی پارلمان مثلا پارلمانی ئیقلیمی کوردستان لە دیاریکردنی ئاڵا ئەمە باش بۆ ئەو پرسیارەتان کرد هەر ئیقلیمێکیش دەتوانێت خۆی و دەبێ هەرواشە لە وڵات چون لە بەرنامە سازنامەی دموکراتی کوردستان پارلمانی مالی دیاریەکە بەڵێ ئەو ئاڵای خۆی هەیە مەبەستم ئەمن جارێ مەبەستم دەستوری دەوڵەتی فێدراڵی ئێرانە من هێستا نهاتوومەتە سەر هەرێم ئەمانە دەبێت بگونجێ باسی ماف و ئازادی و مەسلەی دابشکردنی دەسەڵاتەکان و مەسلەی سەلاحیاتی ناوەندوانە دەکەین ئەوانە باسمان کرد باسی زمان و مەسلەی ئەلێرە دەبێت پێشاندەری فرەنەتەوەی و هەموو هێماکان و پایتەخت کە دیاری دەکەی وەچی بە شێوەیەکی خود مختار دەشکرێ وەچی ئافریقای باشوور نمونەیەکی زۆر ئەوەی هەیە سێ دەسەڵات هەیە سێ پایتەختەیە دەسەڵاتی جێبەجێکردن لە شوێنێکە یاسادانان لە شوێنێکە دادوەریش لە شوێنێک بەڵام دەکرێت ئەمە دواتوو بەڵام با هەمووی لە تاران بێ بە شێوەیەکی خود مختار بەڕێوە بچێ ئەم شتانە لە دەستورە ئەم جارە بێن باس لە پێکێنەرەکانی بکەن کە ئەم هەرێمانی باسمان کرد لە چەندانە پێک دێن بۆ نمونە دەکرێت مەسەلەن ئێمە کوردەکانی خوراسانمان هەیە دوور کەوتونەتەوە لە سەرزەمینی ئەسلی خۆیان بەڵام ساڵیانی ساڵە لەوێ دەژین دەکرێت ئەوانە بە شێوەی خود مختار سەر بە ئیدارەی بن پێشنیاری وەکراوە یان خود مختار بن لە چوارچەوە یەکێک لەم ئەقلیمانەی لەوێ پێک دێ یعنی ئەمانە لە سیستەمێکی دموکراتیکدا بەڕاستی ئاسانکردنەوەی کاروبار ڕێزگرتنە لە مافەکانی ئەم سیستەمە یونیتریە توندە لەسەرێ بۆ خوارەوە ئەساسەن بە وڵاتانی فرەنەتەوە دەست دەدا یۆ باسی فدرالیزمان لەسەر ئەساسی جوغرافیایی و نەتەوەی بێ لەم شارە بە کوردەکانی خوراسانکەن ئەوە ئاگۆنجرێ مەسەن لە خوراسان وانە کە لە شمالی خوراسان کوردەکان پێ لە ئەقلیمێترە بیان گورجین لەبار ئەدارە ئیوە سەر بە ئەو ئەقلیمەنە ئەتا ئەو کاتە بەڵێ دەکرێت لەناو بەڵام بە شێوەیەکی خود مختار بن دوو حاڵەت دەکرێت لێرە بەپێی تەوافۆق بەپێی ویست و داواکاری خۆیان ئەم سنوورانە ئێستا بە بڵین لەسەر ئەساسی هێلە نەتەوەیەکان نین کەواتە ئەم سنوورانە دەبێت بگۆڕدرێ ئەم سنوورانێکی ئەمڕۆکە بە پارێزگا دەناسرێ
ئەمە یەک واقعەتە ئەم سنوورانە دەستکردە بۆ دابشکردنی زیاتر و بە جۆرە تەسهیلی ئەم ناوەندگەراییە بووە ئەم سنوورانە ئەمە یەک لەلایەکی ترەوە مەسەلەن بۆ کوردەکان لە خوڕاسانێ دەکرێت بە شێوەیەکی خود مختار کاروباری خۆیان زمانی خۆیان دەسەڵاتی خۆیان چکە بە باز دەکەین ئەنجومەنەکان لە شارە بچووکەکاندا لە گوند و ناحیە و شارە بچووکەکاندا لە ئەنجومەنی شارەوانەکاندا تا دەگات دەسەڵات مستەقیم دەدرێت دەبێت بە خەڵک بۆچی هەموو وڵاتانی ئەوروپایی هیندە خۆ نمونەیەکی نامۆنیە بە پێچەوانەوە ئەمە بۆ نمونە ئەنگۆ سوئیس ڕابێنن یا وڵاتانی تریش تەنانەت حتا باز لەوەی کراوە کە دەدابشکردنەکان کە چۆن ئەقلیمێک مافی هەیە جیا بێتەوە حتى لە کانەدا کە چۆن دەبێت بدرێتە بە ڕاپرسی هەرچەند بە زۆر زەقی بوونی نییە لە کانەدا لەو ئەقلیمەکریا لە ناوچیان دیگەشت مەسەلەن بۆ نمونە لە کانەدا پاش دەڵە گفتوگۆی و ڕاپرسی وانە بەڵام لە مەسەلەن ئەتیۆپی ئەمە هەیە یعنی باز دەکات کە دەکرێت بەڵێ دوو لە سەرسەی پەرلەمانی ئەم وڵاتە بیکات پێشکەشکا بە دەوڵات دواتر دەدرێتە ڕەفراندۆم و دەنگی لەسەر دەدرێت ئەمانە پاشتر زۆر بە جوانی دەکرێت پێشبینی کراوە لە یاسا یاکاندا خاڵێکی تری زۆر گرنگ ئەلێرە دەبێت ئەم دەسەڵاتانەی یاسادانان و جێبەجێکردن و دادوەری ئەمانەش دەنشان بکرێ ئەلێرەیە کە گوتمان سیستەمەکە دەبێت بەڕاستی دوو پەرلەمانی بێ باشترین ینی جۆری سیستەمی یاسادانان حاڵەتێکی پاڵۆمانێکی سەر و یا مەجلیسێکی ئۆلیا کە مەجلیسی ئەقالیمە هەرێمەکانە کە بە شێوەی مساوی نوێنەری ئەقالیم جا چۆن خۆیان هەڵی دەبژێرن ئەو خۆیان سەرپشت دەکرێن ئەقالیم نوێنەریان ئەوێ لەوێ ئیتر ڕێژەی جەمعیەت بوونی نییە دەزانی زۆر گرنگە ئەو نوێنەرانی کە بوتاران بینێرن ئەم نەخێر ئەمانی کە نوێنەرایەتی هەموو وڵات دەکەن لە تاران کەوەچی بەڵە پایتەختە ئەمانە ئەساسەن دەسەڵاتی یاسادانان لە وڵاتێکی فدراڵ و فرێنەتەوەی با بڵێن وەکی ئێران دەبێت و ئەنجومەنی بێ بۆی کە ئەم بەڵانسا ڕابگیرێ زۆر مهمە مەبدەئی چەکەن بەڵانس لە هەر شوێنێک ئێمە دەبێت ئەو مەبدە ڕەچاو بکەین لە داهاتوی ئێران ئەم دوو پارلەمانیە یا ئەساسا دوو ئەنجومەنیە با بڵین دقیقتر بڵین کەدا ئەنجومەنێک تایبەتە بە هەرێمەکان کە بە شێوەی مساوی یا یەکسان بەپێی ئەم ئەقالیمانە چەند نوێنەرێکیان دەبێ ئەلێوێ ئیتر ئەقلیمێک کە ڕێژەی دانیشتوانی کەمتر بێ یەکێک زیاتر بێ ناتوانێت بەسەریدا بسەپێنێ بەڵکو ئەلەوەیە مەبدەئی مساوات و بەرابەری دێتەکایەوە بۆ نمونە وەکی ویلایەتەکان لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا مەجلیسی کە سێنایان هەیە کە کۆنگرێس لە هەر مەجلیسی نوێنەران و سێناو کە پێک دێ 100 نەمایەندەی هەیە مەجلیسی نوێنەران 435 هەیە 435 مەجلیسی نوێنەران کە مەجلیسی خوار و یان سۆفلایە کە ئەمە بەپێی ڕێژەی دانیشتوانی شارەکان و پارێزگاکان مەسەلەن هەر 100,000 نەفەر مەسەلە بۆ نمونە یەک نەمایەندەی دەبێ ئەو کاتە ممکنە لە یەندێک شوێن نوێنەری زیاتر بچێ بەڵام چۆ ئەمە تعدیل دەکاتەوە نایە لە دیسان جارێکی تر دەسەڵاتی زۆری نابێ جگە لە مکانیزمە دەستوریەکان و مەسەلەی ڤێتۆ کە لە بڕیارە گرنگەکان کە پەیوەند بێ بە نەتەوەکان پێویستە مافی ڤێتۆ بوونی هەبێ لە دموکراسیەتێکی تەوافقیدا مامۆستا باسی ئەمریکاتان کرد شتێکە بووم پرسیارەوەیە مەسەن ئێستا ئەوانەی مخالفت لەگەڵ فدرالیزم بکەن ئەڵێ ناکرێت مەسەن کوپی بەردایی لە وڵاتانی غەربی بکەن ئێوە ئەکرێت مەسەن نمونەی وڵاتێکی ئاسیایی یا خاوەرمیانەی بێنەوە کە لەوێ سیستمی فدرالیزم حاکم بێ ئەو فدرالی لەسەر ئەساسی جغرافیایی و نەتەوەیی بوو بێت زانی هەیە مەسەلە خودی ئەسان فدراسیۆن ئێستا خودیەوەی فدرالیزمە بەڵام چونکە دموکراسی نییە پاکستان یا دموکراسی بەم معنای هەیە هەڵبژاردنیش هەیە و لەوێش دەزانین بەڵام تا ڕادەیەک لە ژێر هژمۆنی مەسائلی قۆمی و قەبیلەیی و عشیرەتی و لەلایەک دەسەڵاتی نظامیەکاندا یعنی ئەم تارماییە هەر بوونی هەیە دووەم مەسەلەی ئیسلامی سیاسی تۆنڕۆ لەوێ و مەسائلی پێکدادانە قەبیلەیی و عشیرەتیانە تۆزێک فەلەجی کردووە ڕاستی دەنا هەیە بەڵام نمونەی زۆرە خۆتە ئەفریقای باشوور تا دوێ نێوانە بوو بەڵام ئێمڕۆکە لە دەستوری دانی بەوەی ناوە مەبەستم وڵاتانی ئاسیاییە ئەرزم کردی دانی بەوەی ناوە ئەو پاکستان جیرانی تۆی فدرالیە پاکستان سیستەمێکی فدرالی هەیە بەڵام ئێمە دەمان هەوێ فدراڵێکی دموکراتیکی بێ ئەساسا پاکستانێکی لە نائەمترین وڵاتانی خاوەرمیانەیە بەڵێ کەواتە ئەمەش لەلایەکی تر نیشان دەدا ئەسان فدرالیزم نابێتە هۆی بە پێچەوانەوە دابەشبوونی وڵات بە پێچەوانەوە تەنیا دیسان دووبارە دەکەمەوە تەنیا فاکتەرێک کە دەتوانێت ئێران لە پاش ئەم ڕژیمە بە یەکگرتووی بێڵێتەوە و حتا خودی ئەم ڕژیمەش لە ناو ئەم ڕژیمە تەنیا بە گۆڕانی ئەم ڕژیمە و دواتر بە مەسلەی فدرالبوونی ئێرانە مستحیل لە ڕێیەکی تر هەبێ جا شەرنی ناوی بەس فدرال بێ بۆ زانیاریت ناوەڕۆک بۆ ئێمە گرنگە ناوەڕۆک گرنگە کە ئەم دابەشکردنی سەروەریە لە نێوان ناوەند و ئەقالیم و سربەخۆبوون لە کارەکانیان دیاریکردنیان دانپێیانان بەم فرەیە
دەبێ بوونی هەبێ لەم مەسلەی ئەوانە یەکسانیەک پێک باسم کرد ئەلێرە هیندێک کۆمیسیۆنال حتا ئەوانە دەستور دەبێ باز بکرێن عادەتەن کۆمیسیۆنی ئەمە مافی مرۆڤمان هەیە دەستەیەکی سربەخۆیە کۆمیسیۆنی مستەقلی هەڵبژارنەکان جگەلەوەی ئەقالی میشایانە بۆ زانیاری ئەم جار مەسلەی ئەنجومەنی وەزیرانمان هەیە کە لێرە چۆن دەسەڵاتەکان بە پێی ڕێژەی نەتەوەکان دابەش دەکەن مەسلەی ئایا سەر کۆمار ڕاستەخۆ لەلایەن خەڵکەوە یان لە پەرلەمانەوە هەڵدەبژێرێ پاشان یان وەکی سوئیسرا ئێمە ئەوەیەکمان هەیە جەمعەیە یان ئەنجومەنێکی سەرۆکایەتیمان هەیە کە لە 7 کەس پێک دێ وایە کە هیچیان سەرۆکاتی دەکە بەنۆبە دەبێ مەسەن بە پێی نەتەوەکانی ئێران هەر کامەیان چەند مانگێک یا خولێک مەسەرەن هەرێکی 1 ساڵ بکەینە مەسەر 6 ساڵ بڕیار زۆر سادەیە ئیتر دەسەڵات قۆڕق ناکرێ هەموو نەتەوەکان هەز بە بەشداری کارای خۆیان دەکەن بۆیە دەڵێن ئێمە دەڵێن ئەمە دروژم نییە دەڵێن تەنیا فدرالیزمێک و دموکراسیە فدرالیزمێک لەسەر بنەمای دموکراسی و دموکراسیەک لەسەر بنەمای فدرالیزم وەختی زۆرمانەماوە بەڵام پرسیاری بنەمایی و گرنگ زۆر هەیە لەسەر ئەو مەسەلە چونکە پرسێکی زۆر گرینگە ئەم مەسەلەی فدرالیزمە پرسیارێکەوەی هەرێمی کوردستان چۆن دەبینە سەر کوردستانی خۆمان لە داهاتوو ئێران کە ئێمە پیشنهادی سیستمی فدرالیزم لەسەر ئەساسی جوغرافیایی و نەتەوەی یەکەین هەرێمی کوردستان چۆن دەبێت مەسەڵەن سەلاحیەتەکان چوارچوێ سنوورەکانی چاولەکان ئیندێک سەلاحیاتە بۆ حکوومەتی ناوەندی بەجێ هەڵدرێت بەڵام چەند مەسەلەیەکی مهم هەیە مەسەلەی حتا باز لە فدرالیزمی ئەمڕۆکە ئابووری دەکرێت کەمە دەزانین بەبێ فدرالیزمی سیاسی ئەساسا بوونی نابێت ئەم شتە هەندێک جار باس کراوە نە بە شێوەی فدرالیزم بە جۆرێک دەسانترالکردنە یا بە جۆرێک کەمکردنەوەی ئەم مرکزیەتە قودرەتمەندە بەڵام ئەم سربەخۆی ئابوووریە ئیتر وا دەکات کە ڕێگە بگرێت کە دەسەڵاتێک تەواوی سەرچاوەکانی داهاتی وڵات بۆیە نەوت و گاز کە دوو سەرچاوی سەرەکی لە کۆماری فدرالی بە ئیستلاح دیموکراتیکی داهاتوو یا بەو ناوەی ئێمە باسمان کرد دەکرێت ئەمانە بە شێوەیەکی عادلانە دابەش بکرێت بخرێتە خزمەت پەرەپێدانی وڵات جگە لە هیندێک بوار جگە لە مەسلەی کە زۆر ئەگە گرنگ بێ مەسەلەن کانزایەک وەکی زێر بدۆزرێتەوە ئەمانەی تر خۆیان ئیسفادەی لێ بکەن و پشکێکی بدرێ بە ناوەند و ڕێژەی زۆرینەی لە خزمەت پەرەپێدان بەڵام بە چاودێری ناوەند ئەمانە دەکرێت هەرێمی کوردستانیش لەنێ ئەگە بۆ نمونە بێنین لێرە لەم کتێبەدا باسمان لێوە کردووە تێیدای ئەم کتێبە کە هەرێمێک دەبێت لەم چوارچێوەیە دموکراتیک فدراڵی ئێران پەیوەندی دەبێت لەگەڵوان ئاڵای خۆی دەبێت سەرۆکی ئیقلیمی خۆی دەبێت هێزی پارێزەری خۆی کە بریتی دەبێت لە پێشمەرگە بە دامەزراوەیی دەکرێت ئەمجار ئازادی و ئەحزابی دەبێت و هەمووی جالبتر دەستوری خۆی دەبێت چونکە ناکرێت دەستوری دەبێت دەستوری خۆی دەبێت پاراستنی سنوورەکان چی پاراستنی عادەتەن یەکێک لە ئەم پێشنیارانەی کە لەم گەڵاڵەنامەیەدا هاتووە ئەوەیە کە هێزێکی نظامی کە دەکرێت لە بە شێوەیەکی یەکسان هەم ڕێژەی بەشداریان هەم ڕێژەی فەرماندەییکردنی لە فەرماندەی هێزەکانی ئەقالیم بێ پێشناری جۆراوجۆر کراوە لێرەدا مەسەڵەن هێزەکانی دەریایی و وشکایی و ئەوان هەرێکە سەر بە ئەوەیەک بن بەڵام دەکرێت بە شێوەیەکی دەگەڵ یەک هاوبەش بەڕێوە ببردرێن و هەر ئیقلیمەی هێزی خۆی دەبێت کە ئەمانە تەدەخل لە کاروباری ناوخۆ ناکەن بۆ نمونە پێشمەرگە دەبێتە هێزی پارێزەری کوردستان بەڵام لە ناویشدا بۆ پاراستی بوارەکانی تر پەیوەندیەکان چی مامۆستا بوارەکانی تر عەرز دەکەم مەسەلەن دەتوانێت ئاسایشی خۆی هەبێ دەتوانێت زێرەوانی خۆی هەبێ پۆلیسی خۆی هەبێ ئەمە لەلایەک کە عادەتەن سەرۆکی ئیقلیمیش دەبێتە فەرماندەی ئەم هێزانە ینی دەبێت کەسێکی مەدەنی بێ دواتر ئەنجومەنی وەزیرانی دەبێ پەرلەمانی دەبێ هەرێمی کورد هەڵبژارنی دەبێ ئەمجا لە ناو خۆشیدا دابەشکردنت بە شێوەی پارێزگا و شار و ئەمانە ئەنجومەنیان دەبێ بەشدار دەبن بە شێوەی ڕاستەوخۆ بە سرودی خۆی تایبەت دەبێت ئاڵای خۆی لە تەنیشت ئاڵای ئەو کاتە ئێران بەڵام چه ئاڵایەک و چه سرودێک باسمان کرد کە دەبێت کۆی ئەمانە زمانی خۆی کە تەدریس دەکات زمانێکی تر یا دوو زمان هەرچەندی بۆ خۆی هەڵدەبژێرێ لە پاڵ ئەمە کۆمەڵێک ممکنە کەمینەیەک بکەونە ناو ئەم سنوورار ئەوانەش لە دەستوردا مافیان دەپارێزرێ کورسیان بۆ دادەنرێ حتا بۆ ژنان مەسەلەی ئەقەلیاتەکان ئەم شتێنێ شوێنێکە بۆ نمونە لە هەرێمی کوردستان لە عێراقدا یا لێرە ئێمە کە دەیبینین کە بۆ نمونە ساتاسی ژنان بێ وەختی زۆرمان نەما وەکو پرسیاری ئاخر شاردان بۆ شتە کرد هەزوو دومکاتیش بارها شارەی پێ کردووە ئەکرد نەفراتێکی ژیان لە مەقالاتیا لە مصاحبەکان زۆر کەسێکەکە موافقی سیستمی فدرالیزمن کاڵێن تەنیا سیستمێک کە لە داهاتۆ تەنە ڕێگە لە لێکەڵۆشانەوەی ئێران یا بە قوڵەکان تەزیە ئێران بکرێت سیستمی فدرالیزمە بە نەزەر جەنابتان مهمترین یا گرنگترین مشکلەکانی لەسەر کار هاتنی فدرالیزم چ لە ئێران یانە
مشکلاتی ئەساسی مشکلاتی بنەمای کە لەلای کومەلگای ئێرانە هەن و ئەتوانێت وەکو مشتەی گرنگ چاوێنەکەی بۆ هاتنە سەرکاری سیستمیکی فدرالیزم ئێران. گەورەترین مشکل بە جورئەتەوە دەڵێم عەقڵیەتی نوخبە سیاسیەکانی بەداخەوە ئەم نەتەوە سەردەستانەیە کە تا ئێستا وا ڕاهاتوونە بەو کەسانەی کە ئەمڕۆکە دەسەڵاتدارن و بەو کەسانەی کە ئەمڕۆکە ئۆپۆسیۆنن لە دەرەوەی وڵات. کێشەکە لە خەڵک و پێکاتەکان نییە، کێشە لە نادیموکراتیک بوونی خەڵک نییە، کێشە لەوەی نییە کە خەڵکی ئێران یا با بڵێن تەواوی نەتەوەکانی ئێران لەم چوارچێوە جغرافیە سیاسی بەناو ئێران دەژین ڕقیان لە دموکراسیە پێیان خۆش نییە مافیان هەبێ و ئازادیان هەبێت. کێشە لە عەقڵیەت بەتایبەت بۆ ئێمە لە داهاتوودا من بە ڕاشکاوانە دەڵێم کێشە لەم عەقڵیەتە سیاسی ئەم نوخبانە سەرکردەی ئەم حیزبوولایەن و گروپانەی کە ئەمڕۆکە دەگەڵ کۆماری ئیسلامی ئەگە نەڵم بە مطلقی قسەکەم مطلق نییە بەڵام بە ڕێژەیەکی زۆر کە ئەمڕۆکە دژی کۆماری ئیسلامین بەڵام باز کە لەمە ئاف و ئازادی نەتەوەکان دێ باز لە فدرالیزم دێ هەموو یەکپارچە وا ڕەفتار دەکەن کە هیچ فەرق و جیاوازیەکان نابێت دەگەڵ کۆماری ئیسلامی. بەداخەوە زۆر بەشەوە ڕاشکۆنە جوابی و پرسیارەدایەوە مەمنون لەوەی کە بەشدان لەم بەرنامەیە کرد. بینەران خۆشتەوت لێرە هاتینە کوتایی ئەم بەرنامەی تایبەتی ئەم جارمان کە لەسەر مەسەلەی فدرالیزم کە لە بەرهەمی تازەی ناوەندی مطالعاتی استراتیژی حزبی دموکراتی کوردستانی ئێران ئشارەی پێ کرا بوو کە سوپاسی مامۆستا پەرویز ڕەحیم قادر وەکو لێکۆڵەری زانستە سیاسییان دەکەین کە بە شوێکی جامۆ کامل لە بەرنامەکەی بەشداریان کرد.